لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجەوە مام عومەر کە تەمەنی 80 ساڵە بەڕەنج و ماندووبوونی خۆی و بە موچەخانەنشینیەکەی لە ناوچەی گردەناوێ و چنار و مۆردینی هەڵەبجە نەمام دەچێنێت دەڵێت حەز دەکەم ژینگەکە سەوز بێت و بۆ ئاوەدانی دێکان دەیکەم هەرکەس لە بەرهەمەکانی ئەبات گردنی ئازا بێت. هەر لە کیمیابارانەخوا هەتا ئێستا خەریکیانم بە خۆڵ و بە شەو و بە دەبە ئایان نەدەم هەتا ئێستا لە پارێکۆ خەریکی ئەم تەلبەن و باخ و درەختەم هەتا ئێستا 3 جار لە دارێ زەرعە سنەوبەر و کالیتۆز و درەختم وەرگرکە و کتابم کردە داگیانە پێم بەخوا لەسەر باخەڵی خۆم ئۆتۆزە مەعاشە خانگنشینە ئیکەم خوا بە تۆ لە پار و ئەمە 2 ساڵی ڕێکە لەگرا سەرفی ئەەکەم ئایسا خەرجم لە خۆڵ بوو ئاوەخەی ئەیشێنم بتر لە هەفتەیەکە 2 تەنکەر ئاوە شێنم بە 40,000 50,000 بۆم چێرە کاری ڕازیەتەکی تۆ. مام عومەر 7 خانووی بەبەر دروست کردووە و لە 7 شوێنی جیاوازی ڕێگاکەدا نزیکەی 2000 نەمامی ڕواندووە. هەموو بەیانیەک زوو بەدەم نەمامەکانەوە دێت و تا ئێوارە خزمەتیان دەکات. وەڵامە لە بانگدان نوێژەکەم کردێم ئەوەسارە ئۆڵماسەر هەمەگرێ و ئێوارە سەعا 6:06 ئەم وەختەی ڕۆم و ماتۆڕەکانم بە نەماڵ نەبەستم تەنها مەخسووم خۆ و ئەوادانی ڕێگەکە و ڕێوبان و ژینگەیە دروستم کرد لە کیمیاخۆ هەتا ئێستا خەریکی ئەم درەخت و تو خانگانم تەعمیریانەکەم و خاسیانەکەم و خزمەتیانەکەم. بۆچی ئەیکەی؟ وەڵا بۆ ئەوەی ڕێوگارێ کەسێک لێوە ڕەبوو لە بێسەیرەکە بێسە لە سێوەرەیە تا سارەیە تێب هەڵیەگری وەردەکارم لەم لێگەچینە بە عەرەبانە بۆ پارە هاوڕگە بۆم خانوانە هەر هەموویان. سەرچاوەی ئاودانی نەمامەکان وەک مام عومەر دەڵێ بە تەنکەر ئاو دەکرێت و دەیکاتە ناو تەنکیەکانیەوە. دواتر ئەو بەڕ و فستەق و دارمازوانەی کە ڕواندوونی لە هەفتەیەکدا بەدەبە 2 جار ئاویان بۆ دەگوازێتەوە. ئەو لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجەوە سەرقاڵی ئەم کارەیە. وەڵا لە هەڵەبجە بە تەنکەی تێرمی بە پارەیە وڵایە لە سەرسان و باخەڵی خۆمەکەم خوا بە تۆ ئەو خانووینشینەم هەیە ئالەم ئەو ڕێوبانە سەرفێکەم لەم درەختانە تەنە لەبەر خاتی ژینگە ئەم ڕێگە و ئەو میلەتە. ئەو ڕێگایەی کە بەشێک لە خەڵکی هەڵەبجە لە کیمیابارانکردنی هەڵەبجە لێیەوە دەرباز بووە عومەر بێبەشی نەکردووە لە ئاڵمەتی سەوزکردنی و ڕۆژانە هەوڵدەدا سەوزی بکات. وەڵا هاتم ئەو کوڕەکە هەم ئەو ڕسمەی کردگە و من ئەو درەختانەم ناگە لە بەردەمیە لەبەر خاتی ژینگە و ئەم جادە و ڕێوبانە درەختەکان ئاوەدەم و سەرپرسیەکەم و خزمەتیەکەم. عومەر کەریم وەخۆی دەڵێ خەڵکی گوندی گردەناوێیە لە هەڵەبجە و دەڵێت تا ئێستا لە سنووری گوندەکانی گردەناوێ و چنار و مۆردین بەردەوامە لە سەوزکردنی ڕێگاکە. ئەو دەڵێت ئاواتی ئەوەیە ڕێگاکە ڕۆژێک ببینێت بە سەوزی و خەڵک تێیدا بەحەسێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.